ئەو ڕاستیی کە لێرەیە لە گۆڕستانی نیشتیمانی ئارلنگتن پێدەچێت ئەو مشتومڕە باڵی بەسەردا کێشا بێت. کاپتنی لەشکری هومایون خان سەربازێکی موسڵمانی ئەمریکایی 12 ساڵ لەمەوبەر بەهۆی هێرشێکی خۆکوژی لە عێراق گیانی بەخت کرد. دایک و باوکی ڕۆژی دووشەمە سەردانی بەشی ئۆردوی دەنگی ئەمریکایان کرد. غەزالەخان بیریەتی کە دوجار لەگەڵ کوڕەکەیدا قسەی کردبوو. ئەو لە ڕۆژی دایکاندا تەلەفۆنی بۆ کردم تا پیرۆزباییم لێ بکات. داوام لێ کرد تکایە خۆت مەکە بە قارەمان، تەنها ئاگاداری خۆت بە تا سەلامەت بی. لەناو کەمپەکە بمێنەوە، مەڕۆ دەرەوە. پێیگوتم دایە من بەرپرسیارەتێکم هەیە. خاتوخان لەگەڵ هاوسەرەکەی بوو کاتێک هاوسەرەکەی لە کۆنگرەی نیشتیمانی دیموکراتەکاندا هێرشی کردە سەر کاندیدی کۆمارەکان دانەڵد ترەمپ بۆ لێدوانەکانی کە بێڕێزی بە موسڵمانان دەکات. تۆ هیچ قوربانیەکی نەداوە. ترامپی کارداری میلیاردێر وەڵام دەداتەوە. پێم وا بێت من قوربانی زۆرم داوە، کارێکی ێزگار زۆرم کردووە و توانیمە هەزاران دەرفەتی کار بڕەخسێنم. ئەم کاندیدە چۆن هەڵەبژێرێت؟ ئایا دەبێتە هۆکاری نقمبوونی کەشتی پارتی کۆماری؟ ترامپ شەڕەقسەکەی بردۆتە تویتەر. نووسیوێتی زۆر بە خراپی لەلایەن بەڕێزخانەوە هێرش کراوەتە سرم. ئایا من بۆم نییە وەڵام بدەمەوە؟ و ئەم بەسەرهاتە دەربارەی بەڕێزخان نییە کە لە هەموو شوێنەکان داوتوێژ دەکات، بەڵکو دەربارەی تیرۆریزمی ڕادیکاڵی ئیسلامیە و ئەوەیە کە ئەمریکا ژیرتر بێت. ئەم لێدوانە مشتومڕ لە سەرانە تەنها بەشێکن لە چەندین لێدوانی تری ترامپ، بەڵام شارەزایانی سیاسی دڵنیا نین لەوەی ئەمانە زیان لە ترامپ بدات. هەروەک چۆن چەند ڕۆژێک لەمەوبەر لە هەندێک لە ڕاپرسیەکاندا لە پێشکەڵنتنەوە بوو لە ڕوانگەی ئەوە چ شتێکەیە هاندەر بێت بۆ ئەوەی خودی خۆی بگۆڕێت، ئەمەش بە ڕەچاوکردنی ئەوەی کە دەڵێت هەتا ئێستا بەرپرسیار نەکراوە بەرامبەر هەر شتێک کە گوتوێتی. لە پۆستێکی فەیسبوکدا مایک پێنسی جێگری ترامپ نووسویەتی من و دۆناڵد ترامپ لەو بڕوایەداین کە کاپتن هومایون خان قارەمانێکی ئەمریکاییە و خێزانەکەشی وەکو هەموو خێزانی ئەستێرە زێڕینەکان پێویستە لەلایەن هەموو ئەمریکاییەکەوە ڕێزی لێ بگیرێت. کۆمارەکانی تریش هەمان شتیان گوتووە. کاندیدی پێشووی کۆمارەکان بۆ سەرۆکایەتی جان مکین گوتی ناکۆکە لەگەڵ قسەکانی ترامپدا و هیوای خواست ئەمریکایەکان لەوە تێبگەن کە ئەم بۆچوونانە بۆچوونی پارتی کۆماری نین. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا.